هاوڕێیان کەناڵەکەی کاکە یونس ڕێژەیەکی کەمی ماوە بگاتە 7000 سبسکرایب. هەر ئێستا بچن سبسکرایبی کەناڵەکەی بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن کە لینکەکەیم بۆتان دانەوە. دوای گەیشتنی کەناڵەکە بە 7000 سبسکرایب ڕاستەوخۆ تیرۆپشکی $20 کارتی ئاسیا ئەنجام دەدەین و هەروەها ناوی براوەکانی تیرۆپشکەکە لە بەشی کۆمونیتی کەناڵەکەم ڕادەگەێنم بۆیە ئەو هەلە لە دەستی خۆتان مەدەن هیچتان لێکم نابێتەوە. تەنها سبسکرایبی کەناڵەکەی بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن کە لینکەکەیم بۆتان داناوە ناوتان دەسێتە تیرۆپشکەکەەوە بۆ برنەوەی کارتەکان و کەناڵەکەشی زۆر نایابە هەمیشە لایڤ یاریەکانی تێدا دەکاتەوە دڵنیابن پەشیمان نابنەوە. ئەمڕۆ باسی ئەو پیاوە دەکەین کە گەورەترین نهێنی ئەمریکای زانی و ئەمریکاش بۆ هەتایە دەمیان داخست. ئەمریکا بڕیاریدا ئەم هاکەرە نزیکەی 6 ساڵ بکاتە زیندانیەوە بەڵام دواتر بە هۆکارێکی نادیار هێنرایە دەرەوە لە زیندان. لەگەڵمان بن بۆ ئەوەی چیرۆکی گاری ماکینۆن بزانن. لە مانگی 2 ساڵی 1966 لە سکۆتلەندا گاری ماکینۆن لە دایک بووە. سەرۆکی گروپی هاکەرەکان بوو لە 2002 کە گەورەترین هێرشی هاکردنیان ئەنجام دەدا کە بەپێی قسەکانی ماکینۆن بێت دەڵێت تەنها من بۆ ئەوەم بۆ شتێکی بەسوودم دەستکەوێت بۆ مرۆڤایەتی. لە 16 مانگی دەی 2002 سەرۆکی بەڕێتانیا ئاماژەی بەوە کرد کە گاری نادرێت بە ئەمریکا چونکە ئەوە گەنجێکی سادەی و لە سکۆتلەندا لە دایک بووە و دوای ماوەیەک چووە لە بەڕێتانیا ژیاوە لەگەڵ خێزانەکەی. شەوێکیان شتێکی نامۆی بینیوە. لەو کاتێ حەزی تۆتە سەر ژیانی بوونەوەرە ئاسمانەکان و هەوڵی داوە زانیاری دەست بکەوێت لە باری ژیانیانەوە و هەروەها دەیویست بیسەلمێنێت کە ئەوان بوونیان هەیە. بۆیە ئەمریکا ئەمەنە بەهێزە چونکە پەیوەندی لەگەڵ بوونەوەرە ئاسمانەکان هەیە چەک و تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتووی هەیە و مادەیەکی دەستکەوتووە و بەکاری دەهێنێ لە جێگەی پەترۆڵ و ئەمریکا نایەوێت ئەمە بۆ جیهان ئاشکرا بکات. لەگەڵ ئەوەی گاری کەسێکی زیرەک بوو بەڵام هیچ نەدەچوێت دەرەوە کەم نەبێت و شەوانێک زۆر دادەنیش خەریکی هاکردنی سایتە ئەمریکیەکان بوو وەک هێزی بەرگری ناسا و زۆری تریش. دەیویست بەڵگەیەک بدۆزێتەوە کە قسەکانی بسەلمێنێت و کۆمپیوتەرەکەی زۆر کۆن بوو و ئینتەرنێتێکی خاوی هەبوو. بۆ ماوەی 2 ساڵ هیچی دەست نەکەوت بەڵام شەوێکیان شتێکی نامۆی دەستکەوت. وتی بینیم پۆستێکەیە کە کەسێک تێدا کار دەکات کە وێنەکانی بوونەوەرە ئاسمانەکان بسڕێتەوە کە بەهۆی مانگە دەستگرتەکانەوە گیرا بوون و کاتێک لە فایلەکانی بینای هەش دەگەڕا 2 فایلی سەیری بینی. یەکەمیان فایلی وێنە فلتەر کراوەکان بوو، فایلی دووەمیش فایلی وێنە فلتەر نەکراوەکان بوو و پڕ بوون لە وێنە و وێنەکان نزیکەی 200 مێگابایت بوون. 2 پرسیار هات بە مێشکی گاری. یەکەم باشە بۆچی ئەم وێنانە قەبارەیان وا گەورەیە چونکە وێنە هەرچەندە کوالیتی بەرز بێ قەبارەکەی 15 مێگابایت تێپەڕ ناکات. و پرسیاری دووەم چۆن بتوانێت ئەم وێنە قەبارە گەورانە دابگرێ بۆ کۆمپیوتەرە سادەکەی. بۆیە چووە سەر وێنەیەک و چاوەڕێ کرد تا بە تەواوی دادەبەزێت. بە تەواوی سەیری وێنەکەی دەکرد تا دەکرایەوە لە خوارەوە بەرەو سەرەوە. کاتێک وێنەکە کرایەوە وێنەی زەوی بینین کە قاپێکی فڕیوی لە تەنیشتەوە بوو بەڵام لەو کاتەدا هەستی کرد کە نیشانی ماوسەکەی دەجوڵێت بەمەش زانیتی کە کەسێک پێی زانیوە و بۆیە بە پەلە هەوڵی دەدا دەری بکات. و لەم کاتەدا ئەمریکا کەوتۆتە دوای گەڕان بە دوای گاری و دەیویست شوێنەکەی بدۆزێتەوە. بۆیە لە بەیانی 15 مانگی 3 2002 هێزی تاوانە ئەلکترۆنیەکان چوونە خانووەکەی و دەستگیریان کرد و ئەمریکا داوای لە بەڕیتانیا دەکرد کە ڕادەستی بکەن و لە زیندانی گواتانامۆ لە ئەمریکا 6 ساڵ زیندانی بکرێت. ئەمریکا دەیوێت بە بۆنەی ئەو هاکرەی کراوەتە سەرمان نزیکەی $800,000 زیانمان بەرکەوتووە بەڵام لە ناکاوێکدا ئەمریکا پەشیمان بۆیەوە و فەرمانی لێخۆشبوونی بۆ دەرکرد و بەڕیتانیا وەستا لەوەی کە بەدوای بکەوێت. ئەمەش دوای ئەوەی گاری و ئەمریکا بەیەکەوە قسەیان کرد. لە چاو پێکەوتنێک لە گاریان پرسی ئایا هیچ فایلێک هەبوو بێت بە بۆنی ئەوە پەسانت کرده بێتە سەر ئەمریکا؟ گاری وەڵامی نەدایەوە بەڵام وتی هیچ شتێکی خراپم بەسەر نەهاتووە. 97 کۆمپیوتەری ناسا زیانی پێگەیشتووە لە ماوەی 13 مانگدا لە مانگی 1 2001 تا مانگی 3 2002 و ئەوەشیان ڕاگەیاند کە فایلە هەستیارەکانی سڕیوەتەوە و کۆمپیوتەرەکانی سوپای کوژاندۆتەوە بۆ ماوەی 24 کاتژمێر و لە دوای هاکردنەکە لە سایتەکان نووسی بووی سیستەمی پاراستنەکەتان زۆر گێلانەیە و گاری بەوە تۆمەتبار کراوە کە فایلی کۆپی کردووە و کردێتە ناو کۆمپیوتەرەکەی خۆی و چەندین کێشی تری ناوەتەوە و ئەمریکا ئەوەی ڕاگەیاندووە تەنها بۆ ئەوەی بزان چ کێشەیەکی ناوەتەوە و چارەسەری بکەن $700,000 زیانیان پێگەیشتووە هەرچەندە پشتڕاست نەکراوەتەوە بەڵام دەوترێت گاری لە یەکێک لە کۆمپیوتەرەکان نووسیەتی سیاسەتی ئەمریکا وەکو تیرۆریز وایە و منیش بەردەوام دەبم لە هاکردنتان و چەندین زار لە چاو پێکەوتنەکان وتێتی کە تەکنەلۆژیای دژە کێشکردن و بوونەوەرە نامۆکانی دۆزیوەتەوە و لە یەکێک لە چاو پێکەوتنەکاندا گوتی توانیم بە ئاسانی لە ڕێگەی بەرنامەیەکەوە بە پاسۆردی بەتاڵ هێزی سوپا هاک بکەم و لە چاو پێکەوتنێکی تردا بە کەناڵێکی گوتووە
لە ڕێگەی چەند کەسێکی متمانە پێکراوە پشتڕاستی کردوێتەوە کە تەکنەلۆژیای بوونەوەرە ئاسمانیەکان بوونی هەیە و دژە کێشکردن و وزەی بێبەرامبەر هەیە و ئەوەشی ڕاگەیاندووە ئەمریکا کەشتێکی ئاسمانیان دەستکەوتووە تەکنەلۆژیەکەیان پێچەوانەی کردوێتەوە و لە 2006 ناسا ڕێگەیدا فایلی چاوپێکەوتنەکانی گاری بڵاو بکرێنەوە. بەڕێزان تۆ بڵێ ئەو نهێنیە چی بێکەوای کرد گاری نەکرێتە زیندانەوە لە زیندانیەکانی ئەمریکا ڕزگاری ببێت. و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە دەتوانن لایکی ئەم ڤیدۆیان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت کە سەبسکرایبی کەناڵەکەم بکەن چونکە ئەوە گرنگترین شتە بۆ من بۆ ئەوەی بەردەوام بم لەسەر کارەکانم و هەروەها ڤیدۆی زیاترشتان بۆ دابگرم. و لە بیرشتان نەچێت زەنگۆڵی تەنیش سەبسکرایبەکەش ئۆن بکەن بۆ ئەوەی ڤیدۆکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات. و ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەور بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.